جنگی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران لە 8ەم ڕۆژیدا بەردەوامە. ئەم جەنگە تا کوێ درێژە دەکێشێت؟ ئێران تاکی بەرگە دەگرێت؟ ئەوەی کە ئێستا دروست ڕۆیە لە نێوان ئەو جەنگەی کە پێی ئەوترێ جەنگی ئەمریکی ئیسرائیلی لەگەڵ ئێرانە، جەنگێکە ناتوانین بڵین درێژخان ئەبێ و ناشتوانین بڵین کورتمەودا ئەبێ، ئەتوانین دروست کورتی کەینەوە لەم ماوەیە پێ ئەچێ کۆی جەنگەکە ئەبۆ جۆری کە ئێستا لێدانەکان بەردەوامی هەیە لە 5 هەفتە تا 4 هەفتە ئەبم جۆرە لەم ماوەیە ئەوەی کە پێی ئەوترێت توانای جەنگی دەوڵەتی ئێران بەتەواتی سفر ئەکرێتەوە. دوای ئەوە پێ ئەچێت قۆناغێکی تر دەست پێ بکە بە پێ و بڕیارە سیاسی کە لە ئەمریکاوە دروست دەرئەچێ و دەرەنجامی ئەو ناوەندگیریانی کە ئێستا لە ئارایە بەچی ئەگات لە کۆتاییە و ئایا جارێکی تر ئەمریکا ڕازی ئەبێتەوە بە گەڕێکی تری دانووساندن لەگەڵ ئێرانە. کۆی ئەم بابەتانە حکمی دۆسیەکە ئەکا ئەگەر هاتوو ئەبم دۆخە بەردەوام بوو دۆخی جەنگەکە لە ماوەی 5 بۆ 4 هەفتەیەکە من وا ئەیبینم لە ڕووی سەربازی و جەنگیەوە طبعاً ئێران توانای جەنگی لاواز ئەبێ بە تەواوەتی ئەگاتە ئاستێکە ئیتر ئەگاتە قۆناغی دەستپێکردنی هێرشی زەمینی جاو هێرشە زەمینیە چ هێزێک ئەیکات هێزە ناوخۆیەکانی ئێران خۆیان پێی هەڵئەستن بۆ پێی کە ئێران لە سەیە چلی خەڵکێکی جیاوازە لە خودی فارسەکان، ینی گەلانی تریتە کوردە بەلوچە ئازاریەکانە، ئەمانە خوان لە ناوە دەسەکەن بە ڕاپەڕین جەنگێکی ناوخۆی بەرێکی ناوخۆی ئەکەنەوە دوای ئەوەی کە لە ڕووی جەنگی و سیستمی بەرگری ئاسمانی وڵاتەکە و هێزی زەمینیان بە تەواوەتی لاواز دەکرێت. ئەمە ئەگەر هاتوو نەگەشت بە دەرەنجام بە دروستی و بە بێگومانی کۆمارەکە ئەڕوخەت، هیچ مەجالێکی تیان نامێنێتەوە.